سنتري ناحية فايدة ڕێکە نێودەوڵەتیە و وڵاتە ترکیا هەرێما کوردستانی و ناڤڕاست و باشووری عێراقی بەگرێدات تێڕا دەرباز بێت ژبلوک و قەرەباڵغاک زۆر لە ناڤە ناحیە دروستکردی هەروسا مەترسیەک مەزن ژیل سەرزارۆکێن وان هەیە و دە دەرگەهەیە دوو خواردنگەهڕە دەرباز دەبێت. حقيقة الشارع الرئيسي بەڕاستی ڕێگاکە نێودەوڵەتیە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بارهەگل لەو ڕێگەیە هاتوچۆ دەکەن ئەوەش مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و خوێندکاران بە تایبەتی خوێندکارانی قۆناغی سەرەتایی دروست کردووە داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکەین چارەسەرێکی ئەو ڕێگەیە بکەن. فێری خەتارە ئەم چنە مەدرسێ بێن مرۆ ڕێل فێرێنینە بەرەس باکی حودس بوو فێری ئەکی دام بۆ عمری 6 ساڵەوەسا ئەم ترسن چنە مەدرسێ بێن بڵۆ جسراکی بۆ چێکات تشتێکی مەخواست ji bo dîdina rêka çarekî ji bo vê cadê rêveberê Nahya Fayda bideyne axiftin lê amade nebû çi lê dwan bidat. Hewlatên Nahya Fayda jî çavarêne ji layanên pêwendar çareke bi wan bibînin. Xelkê Faydê dixwazin berî ku zarok û xweştiviyên xwe li ser vê cadê ji dest bidin. Ev cada nêvdewletî ji senterê Faydê bêta veguhastin bo dervê Faydê. Kulgor gotnewan matirseke mezin ser wan û zarokan wan durist dikat. Şêwexwedir Kursad News. Nahya Fayda.